بەتیرۆکردنی محەممەد حەکیم گورزێکی گەورە لە ماڵی حەکیم کەوتیەک دوو و ئەوە بیدایەتی ئینشقاق و لە بەریەک هەڵۆشانەوەی ئەنجومەنی باڵای ئیسلامی. ئێمە دوای بین ئەنجومەن پەرتەوازە بێ و ئەنجومەن لە کاتێک هەیە بوو لە هەرە بەهێزترین هێزە عێراقیەکان کە ڕکابەری حیزبی داوە و دامبزێ. دوایی ئێستا مەسا قەباری بچوو بۆتەوە بۆ 2 کورسی و 1 کورسی و ئەوە عەمار حەکیمی لێ چووە دەرەوە بەدری لێجیابەوە بۆ کەسایەتی کاریزماتیکی کۆکەرەوەی ئەنجومەن. هەچەند محەممەد باقر حەکیم لەگەڵ گەڕانەوەی عەبدولعەزیزی برای کرد بەین و خۆی ویستی لە کاری سیاسی بچێتە دەرەوە وەکو مەرجە، بەڵام سایە و سێبەری محەممەد باقر حەکیم بەسەر ئەنجومەنەوە هەر دیار بووە بیدایەتی نشستی ئەنجومەنی باڵای ئیسلامی لە تیرۆکردنی ئەو ڕەمزە گەورەوە دەست پێ کرد و ئەمە قۆناغێکی خوێناویە لە مێژووی شیعە بە کوشتنی عەبدولمەجید خوئی و بە تیرۆرکردنی محەممەد باقر حەکیم و ئەمە ڕێگەی خۆش کرد بۆ ڕووداوێکی گەورەتر کە هەر لەو سەروبەندا بەر لە تیرۆری ئەویش سوپای مەهدی ڕاکەیە.